ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕی 400 ملیارد دیناری عێراقی ناردووە بۆ هەرێمی کوردستان. نردنی ئەو بڕەپارەیە وەک میدیا عێراقیەکان باسی دەکەن پێچەوانەی بڕیارەکەی دادگای باڵای عێراق و دەژڵێن ئەو بڕەپارەیە بە قەرز دراوە بە هەرێم و هەوڵێکیشە لەلایەن سەرۆکوەزیری عێراق بۆ نیشاندانی نیازباشی لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا. چۆلی ئەسعەد نووسەر و ڕۆژنامەوان ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک چۆلی سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. با یەکەم پرسیارم لە دۆسیەی نیازباشیەوە بێ، بۆچی پارە دەبێتە بژاردە بۆ نیازباشی و دۆسیەکانی تری وەک بۆ نمونە ناوچە دابڕێنراوەکان ناچنە خانەی نیازباشیەوە؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو لە بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. بێگومان بەداخەوە لە دوای چەند ساڵ ئاڵۆزی نێوان هەرێمی کوردستان و عێراق یاخود هەولێر و بەغا هەمیشە کێشە سەرەکیەکان بوون بە کێشەی لاوەچی و کێشە لاوەچیەکان بوون بە کێشە سەرەکی بەداخەوە. بەڵام ئەگەر تێبینیمان کردبێ سەرجەم کێشانەی لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە نێوان هەولێر و بەغەدا هەبووە لە کۆتاییدا بەهۆی قەیرانی داراییەوە، بەهۆی کێشەی داراییەوە، بەهۆی بودجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە بەغا و پێدان و پێدەدانی ئەو شایستە داراییانەوە گرفتیان بۆ دروست بووە. بەواتایەکی تر وەکو بەڕێزان ئاماژەتان پێ کرد، سەرەڕای ئەو هەموو کێشە زۆرانەی لە نێوانی هەولێر و بەغدادا هەن، سەرەڕای پێشێکردنی ئەو هەموو مافە دەستوریانەی کە لە دەستوری عێراقدا بەرامبەر بە کورد بە پێکاتەکانی عێراق هەن، بەڵام کە پرسەکە دێتە سەر پرسی دارایی و بودجەوە کە پرسێکی گرنگ و چارەنووسازە سەبارەت بە ژیانی تاک لە کۆمەلگای عێراقی و بۆ هەرێمی کوردستانیش، بابەتەکان ئاواز دەبن، بابەتەکان پێویستیان بە چارەسەر هەیە، بابەتەکان دەگەنە هەندێک جار دەگەنە بنبەستیش بەداخەوە هەروە بووە. بەڵام بەداخەوە ئەم بابەتە بابەتێکە دوو ڕەهەندیە، دوو هەردوو لایەکەی چی عێراق و چێ هەرێمی کوردستانیش بەشدارن لەوەی کە ببێ بابەتی کێشە بۆ کۆمەلگای عێراقی. ئەمانە وایان کردووە کە سەرنجی شەقامی عێراقی و شەقامی هەرێمی کوردستانیش بەرەو ئەوە بچێت کە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستانیش جگەل لە پرسی دارایی هیچ پرسێکی دیکە کێشە نییە یاخود مای کێشە و ناڕەزایەتی و نیگەرانیان نییە. ئێمە لە سەروەختی هەموو ئاڵوگۆڕێکی حکوومەتدا لە بەغدا هەرێمی کوردستانی عێراق شاندی خۆی بەردەوام دەنێرێ بۆ بەغدا و هەندێک جاریش بەغدا شاندەکانی خۆیان دەنێرن بۆ هەولێر. لە پاش هەر هەموو کۆبوونەوەیەک و لە پاش هەر هەموو وتوێژێک جۆرێک لە گەشتبینی ئەدرێ. ئالەو گەشتبینیان من دەمەوێت بزانم بەرەنجامەکەی چی دەبێت کە هەتا ئێستا وەکو جەنابیشی داماژەوە پێکرد نزیکەی 20 ساڵە زۆربەی هەرە زۆری کێشەکان بە هەڵپەسێراوی ماونەتەوە لە نێوان بەغدا و هەولێردا. بەڵێ خۆی کێشەکە بەڕاستی بریتە لەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەداخۆ یەکگرتوونی کە دەچن بۆ بەغا لە چەند ئاستێکی جیاوازە سەردانی بەغدا کردووە، لە ئاستی سەرۆکی حکوومەت، لە ئاستی جێگری سەرۆکی حکوومەت، لە ئاستی وەزیری دارایی کە هەریەکێ لەمانە بەجیا سەرۆکایەتی وەفتەکان و شانەکانی هەرێمی کوردستانیان کردو بۆدا هەندێک جاریش وەفتەکانی عێراق هاتوو سەردانی هەرێمی کوردستانیان کردوە کە زۆربەی هەر زۆری جارەکان وەفتەکان لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتن بۆ بەغدا لەوێ دانوستان و قسەیان کردووە سەبارەت بە پرسە جێناکۆکان. بەڵام زۆرینەی هەرە زۆری کێشەکان لە شوێنێکدا ئەوەسێت کە پەیوەست دەبێ بە شایستە داراییەکانەوە یاخود پەیوەست دەبێ بە پرسی نەوت و داراییەوە بودجەوە. چەند ئەگەر هەیە کاک چۆلی، چەندێک ئەگەر هەیە کە هەر بەڕاستی ئەم کێشانە چارەسەر بکرێن؟ بەڕاستی ئەگەرەکان ئەگەر قسەکەمان لە شەقامی هەرێمی کوردستان بێ یاخ شەقامی عێراقی بێ ئەگەرەکانی جێبەجێکردنی یاخود ئەگەرەکانی کۆتایی هاتنی ئەم کێشانە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا زۆر زەحمەتن. خەڵک متمانەی پێیان نییە بەڕاستی. یعنی متمانەکە ڕاستە لە بنەڕەتدا لە نێوانی هەولێر و بەغدایە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدایە، بەڵام گوێزراوەتەوە بۆ ئاستی شەقامی هەردوولا، ئاستی هێزە سیاسیەکانی هەردوولا، حزبە سیاسیەکانی هەردوولا هەرێم و عێراق هەردوو لایەن شەقامیش و حزبە سیاسیەکانیش لە پێش دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و بەغدا
گەشتبین نین و متمانەشیان بەو ڕێکەوتانە نیە چونکە هەموو جارێک کە پرسەکان تا شوێنێک گەڕۆن کە لایەکیان لە بەرژەوەندیاندا بێت کە لایەکیان بەرژەوەندیان بەهێز دەبێت بابەتی ڕێکەوتن و متمانە دروستکردن لە نێوانیاندا نامێنێت بەڵام کە کێشە و قەیران و گرفتی دارایی دێتە پێشەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان پرسی متمانە دروستکردن و پرسی ڕێکەوتن لەسەر بودجە ئەم شتانە کە ئێستا پرسی گەرمە لە عێراقدا جاریشکە دێنە پێشەوە بەڵام بەڕاستی جێگەی متمانە نیە خەڵک بە ئومێدەوە یاخود زۆر ئومێدی لەسەر ئەم ڕێکەوتن و ڕێکەوتانە هەڵنەچنیوە. بەڵێ کاک چۆلی زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەنجامەکە چی دەبێت بەرەنجام چی دەبێت ئەلەم پەیوەندی ئاڵۆزەی نێوان بەغدا و هەولێردا؟ ئەنجامەکە لەسەر دوو شتۆستاوە کاک بڵێن بەڕاستی یەکەم جار ئەگەر ئەمانە بەڕاستی ڕازگۆ بن لەگەڵ یەکترێ و خەمی خەڵکیان بێ خۆ من شەقامیان بێت چارەسەرکردنی کێشەکانەوەدا خۆرز نابێت بەڵام لە بنەڕادا چونکە بەرژەوەندی سیاسیەکان هەن و دەستوەردانی دەرەکیش لە پرسی عێراق و هەرێمی کوردستانیشدا هەیە ئەمانە وا دەکات کێشەکان ئاڵۆز بن و بۆیە لەوە ناچێت بەڕاستی خۆمان بە گەشتبینیەوە چاوەڕێ ئەوە ناکرێت ڕەنگە هەندێک دەرەنجامی کاتی لە بەرژەوەندی لایەنێک یا هەردوو لایەنە بکەوێتەوە هەردوو لاشیان ڕەنگە کار بۆ ئەوە بکەن بیر لەوە بکەنەوە بە تایبەتی سوودانی کە تازە یەکەمین جارێتی کوردستان و بیەوێ نیازپاچی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان نیشان داتوو ئەم قەرزەی با بە هەرێمی کوردستان و پاشانێک لە بودجەی ئەم کێشانە کۆتایی پێبێنێت کە پرسێکە بۆ ئەو دەبێتە دەستکەوتێکی مێژووی بەڵام بەڕاستی ئایا لایەنەکانی تری بەشدار لە عێراق و پەرلەمانی عێراق چەند پاڵخشت و یارمەتی دەردەبن بۆ ئەمە ئەوە بابەتیشترە ڕەنگە ئەوەندە شایانی ئەوە نەبێت زۆر دڵمان پێخۆش بێت. بەڵێ کاک چۆلی زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریەکەت سوپاس و پێزانینم.